Angorania, Taiwan mo papay. Yani mari Awes. Hop hop hop.
خۆمایی بەرژی بردوم موی سرم هەمووی ڕەش بوو وەت بەفر سپی کردوم موی سرم هەمووی ڕەش بوو وەت بەفر سپی کردوم ساقی تەمەنی گەنجی دوا پێچی بۆ تێ کردوم یەس لە ژیانم دانەمە وا گۆشەن دەستی گرتومە چاومە تۆ دەکزی فێری حەیرەتی کردوم ئاکە ڕۆژێ میوان بوو ئیزرایی لێی گرتوم بۆ جوانێ لە سوداوە شێت و میوانت کردوم هاتووی بەناو خێمەمە وەک مدمینت لێ کردوم وەک دڵیاکت لێ کردوم بۆ خۆت مدمینت کردوم ئەگەر گوەچان دەستت بگرێ ئەگەری پاپای گوەچان دەستت بگرێ بۆ ببێ بە هاوڕێی تەمەنی هەرگیز بە خۆم ناڵێتی نبی ئەگەری گوەچان دەستت بگرێ بۆ ببێ بە هاوڕێی تەمەن هەرگیز بە خۆم ناڵێتی نبی چونکە دایم دڵم لە قوڕووکە ئەگەر کەسیە ئەگەر عاشق بێ سە ساڵیش لێ هەر بنا خۆشم دەوێ یاری من دەرمانی ئازاری من خۆشم دەوێ یاری من دەرمانی ئازاری من بێ تۆ خرا ناگرێ دڵی برینداری من خۆشم دەوەی تامار فەیڕووناکی دووچار دڵیا بە ڕۆژانە خەدان سەر بۆت گریا خۆشم دەوێ یەناسە خۆتی یەکەم پێناسە خۆشم دەوێ یەناسە خۆتی یەکەم پێناسە بە گشت دنیا بزانێ عەشقی لەلای دڵباسە خۆشم دەوێ ژیانەکەم تەواوکەری ژیانەکەم گەر ڕۆژێ تۆ نەبینم ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم پیاەکە کەمیایەکی تر